ئێمە تا ئێستا پێچ حالاتمان هەیە کە دەرکەوتکەوە ئەم نەخۆشییان هەیە نەخۆشی کۆڤید 19 بۆ ئەو حالەتانە ئێمە وەکو فەرمانگەی تەندروستی کەرکووک شۆری گونجاومان تەرخان کرد کە لە ناوچەی پیشەسازیە سنتەرێکمان کردەوە 50 قەروێلەیە ناومان ناوە سنتەری چارەسەری پەتا ئێستا ئەو نەخۆشانە لەوێن تەرخان کراوە بەس بۆ ئەم نەخۆشی کۆڤیدە هەموو پێداویستیەک و ئامێری پشکنین و بڵین نەفەس و هەناسە بەهێزکردن و ئەنا هەمووی تیا هەیە لەگەڵ کارمەند و پزیشکی ڕاهێنرا و بەم مامەڵەکردن یاخو مامەڵەکردن بۆ چارەسەری ئەم نەخۆشیانە باری تەندروستیان زۆر جێگیرە ئێمە بە جۆرە ڕێنماییەکان کە 3 ڕۆژ نەخۆشەکە تای نەبێ دوای حوتەمی ڕۆژ کە تووشێ بێ سامپڵێکە نێرین بۆ تاقیگای گشتی لە بەغا کە بۆ تاقیگای هینی پێرین پەتای پێرین ئەلەوێ جارێکی کە بۆمان فاسەکەنەوە ئەگەر نێگەتیڤ دەرچوو بۆ جای دووەمش وەرەگرینەوە ڕۆژی دووەم ئەم جاشەکە نەگەتیڤ دەرچوو ئەوەتە نەخۆشەکان دەرەکەین بەڵام بە شێوەی گشتی نەخۆشەکە پێویستی بۆ هەیەکەوە 7 ڕۆژ بۆ 8 ڕۆژ ئەگەر 3 ڕۆژ لەی نەخەسەخانە بێ ئەگەر 3 ڕۆژی ئەخیری تای نەبوو بۆ 2 ڕۆژ سامپڵەکەی وەرەگرین بۆ بەغا ئەگەر پاک دەرچوو ئەوتە دەریانەکەین